بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان سپەی پەرلەمانی عێراق بۆ دەنگدان لەسەر پرۆژە یاسای بودجێ عێراق بۆ ساڵی 2017 کۆ دەبێتەوە. هەرێک لە فراکسیۆنەکانی کۆمەڵ و یەکێتی و گۆڕانیش پێشنیازێکی نوێ بۆ چارەسەری کێشەی موچەی فەرمانبەرانی هەرێم لە یاسای بودجێدا جێگیر دەکەن. بە میواندارێک لە بەڕێزان دکتۆر بایازید حەسەن ئەندامی پێشووی پەرلەمانی عێراق لە ستۆدیۆی سەرەکی هەروەها لە بەغدادەوە زانا ڕۆستایی ئەندامی پەرلەمانی عێراق تاوتوێم پرسە دەکەین. لە سەرەتادا راپۆرتێک دەمین دواتر لەگەڵ میوانەکانمان درێژە بەم پرسە دەدەین. المرأة حتى يصير بيان مشترك في موافقتكم الجماعية. فراکسیۆنەکانی کۆمەڵ و گۆڕان و یەکێتی لە پەرلەمانی عێراق دوو پێشنیاری نوێ لە یاسای بودجەی عێراقدا جێگیر دەکەن بۆ چارەسەری کێشەی ڕۆژی پێنجشەممە پەرلەمانی عێراق بۆ دەنگدان لەسەر پرۆژە یاسای بودجەی عێراق بۆ ساڵی 2017 کۆ دەبێتەوە. 5 فراکسیۆنە کوردیەکەی پەرلەمانی عێراق کە پێک دێن لە پارتی دیموکرات و یەکێتی نیشتیمانی و کۆمەڵی ئیسلامی و بزوتنەوەی گۆڕان و یەکگرتووی ئیسلامی تا ئێستا کۆدەنگ نین لەسەر پرۆژێکی هاوبەش بۆ چارەسەرکردنی موچەی فەرمانبەرانی هەرێم لە بەغدا. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان بورن دیارە راپۆرتێکەمان خەلەلی کتاب بوو داوای لێبوردن دەکەین. کاکتۆر بەخێر بێن سەرەتاگر لە بەڕێستانەوە دەست پێ بکەین. سپەی پەرلەمانی عێراق لەسەر یاسای بودجە کۆ دەبێتەوە. ئەگەر کەمێک باس لە قۆناغەکانی پەسەندکردنی یاسای بودجێ عێراق بکەین دواتر دێین سەر مەسەلەی کێشەی موچەی فەرمانبەرانی هەرێم. زۆر سوپاس بۆ خۆی بودجە هەموو ساڵێ وەزارەتی دارایی عێراق ئامادە دەکات. تەبەن پێشدا وەزارەتی دارایی لەگەڵ هەر یەکە لە هەموو وەزارەتەکان کۆ دەبێتەوە بزانین بۆ ساڵی داهاتوو پێداویستیان چەندە، ژمارەی مۆزەفەکانیان چەندە، چەندیان پێویستە، ئایا بودجەی بڵێن موچە و لەگەڵ بەکاربەریشە تەشغیلیشە و یان بڵێن ئەگە ئیسیسماریش بێ بۆ بەرهێنان بێ ئەوانە لە هەر وەزارەتە و بەجیا لەگەڵی باز دەکات. دوایی کە هەموو وەزارەتی دارایی عێراق هەمووی کۆ کردەوە معلوماتەکە لەگەڵ وەزارەتەکان یەک بە یەکدانیشت ئەم جارە چێ بۆ ئەنجومەنی وەزیران. لە ئەنجومەنی وەزیرانی عێراقیش جارێککە گفتوگۆی لەسەر دەکرێتەوە. ئەگە بێت و لە ئەنجومەنی وەزیران بڵێن وەزیرێک یا زیاتر گلیان لە بودجە بە یان پارەکان کەم بە یار چۆنێک بێ جارێککە دێنێرنەوە بۆ وەزارەتی دارایی بۆی ئەو کەم و کوڕانی کە تێداتی چارەسەر بەرکێ. دوای ئەوەی کە ئەوە کرا یعنی کە ئەنجومەنی وەزیرانیش خوێندیانەوە گفتوگۆ لەسەر کرا و ڕازی بوون تەمەەن بەکویت لێ بەدەنگە دەچێت بۆ پەرلەمانی عێراق. هەموو ساڵش بۆ خۆی مەفروزە لە 15 بودجەی عێراق بگاتە پەرلەمانی عێراق. بۆچی بۆی کەواتە کۆتایی ساڵ تا مانگی 12یان زووتر ئەوەی کەوات بودجەکە دەنگی لەسەر بدرێت. جاسەش بودجەکە نێراوە بۆ پەرلەمانی عێراق. لە پەرلەمانی عێراق یەکەمە خوێندنەوەیەکەمی بۆ کراوە. دوای خوێندنەوەی دووەم خوێندنەوەی دووەم مناقەشەیە لەوانەیە هەفتەیەک دەڕۆژ بخانێت کە ئەوە تەواو بوو ئەمجا ڕۆژە دادەندرێت 4 ڕۆژ. خۆی عامەتەن دەڵێت کە خوێندنەوەی دومێنی کە گفتوگۆ لەسەر پرۆژەکرا دوای 4 ڕۆژ پرۆژەکە حەزر دەکرێت بۆی کەوا دەنگی لەسەر بدرێ. خۆی قرار بوو دووشەمە بەڵام دوایان خست بۆ ڕۆژی پێنجشەمە و بەڵام یەک شتەیە لە پەرلەمانی عێراق یەک پەرلەمانتارە یەک کەس ناتوانێت یەک فلس لە بودجە زیادکە. دەتوان بودجەکەم کەنەوەیان لە بابێکەوە یان لە شوێنێکەوە بیگوێزنەوە بۆ شوێنێکیکە بەڵام ناتوان بڕی پارەی بودجەکە یاساییەوە ناتوان گۆڕانکاری لە بڕگەکاندا بکەن. بڕگەکان بە پارەکە دەتوان بیگۆڕن بەڵام ئەگەر بێت و پارە زیادکە پەرلەمانی عێراق ئەبێ جارێکی کە بودجەکە بچێتەوە بۆ ئەنجومەنی وەزیران لێ موافقەتی ئەنجومەنی وەزیرانی بۆگیرێ بۆ چونکە کە تەماشاکەی لە مادەی 110 دەستوری عێراقیدا کە دەڵێ ئەنجومەنی وەزیران بەرپرسە لە ئامادەکردنی بودجەی عێراق. بەڵ بەس پەرلەمانتارن توان گۆڕانکاری لە بڕگەکاندا بکەن ئەگەر زیادکردنی بودجە نەبێت بەپێی یاسا. بەڵە دەتوان مەسەل لە بابێکەوە بیگوێزنەوە بۆ شوێنێکیکە دەتوان بیکەن
بەڵام ئەوەی کە ناتوان پارێزی بۆ بودجەکە زیادکەن ئیلا دەوێت بە موافقەتی ئەنجومەنی وەزیرانی عێراق بێت. سپاس دەکەم کاتتو دەتەگرم و لای بەڕێستان ئەگەر بچینە بەغداد لای کاک زانا ڕۆسایی کاک زانا سپاس بۆ بەشداریت لە بەرنامەکەماندا. نوێترین پێشنیاز و نوێترین زانیاری لەسەر مەسەلەی چارەسەرکردنی کێشەی موچەی فەرمانبەرانی هەرێم لە پەرلەمانی عێراق چییە؟ زۆر سپاس سلااو ڕێزم بۆ میوانی بەڕێز و ئێوە و بینەرانی بەڕێزیش و لە سەرەتای بەرنامەکەش دەمەوێت پیرۆزبای ساڕۆژی تەلەڤیزیۆنی پێیام لە بەڕێوەبەر و کارمەندەکان و هەم بینەرانی بەڕێزیش بکەم میوای سەرکردتان بۆ دەخوازم. بێگومان ئەم هەفتەی ڕابردوو کە ئێمە لە بەغدا بووین هەفتەیەکی پڕ کار بوو، پڕ زوو و زۆر و پڕماندووبوون بوو و هەموو ساڵەکانیش کاتی گفتوگۆکردن لە سەبووزە کاتێکی گەرم و چالاشی و ماندووبوونە. ئێمە ئەم ساڵ بە جیاواز لەگەر هەموو ساڵەکانی ڕابردوو فشارێکی زیاتریشمان لەسەرە، ئەویش ئەو فشارێ سەرشانی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە موسەخۆران و فەرمانبەران مامۆستایان کە هیچ دەربازێکیان نەما، هیچ ئومێدێکیان نەما و پەنان هێناوەتە بەر ئێمە وەکو نوێنەرانی کورد لە ئەنجومەن نوێنەرانی عێراق بەڵکو بتوانین ڕێگە چارەشیان بۆ بدۆزینەوە. ئێمەش توانیمان لە ماوەی ڕابردوو لە کاتی خوێندنەوەی دووەمی پرۆژە یاسای بودجە زەمینە سازیێکی باش بکەین لەسەر عەقلیەتی کوتلە عەرەبیەکان و هاوسۆزیێکیان پیا بکەین بۆ گرفتی هاوڵاتیانی هەرێمی کوردستان. بێگومان ئەو خۆپیشاندان و ئەو باکۆت و ئەو گردبوونەوانش کە لە ڕاگەیاندەکان دەگوازانەوە کاریگەری خۆیان هەبوو، ئێستا ئەتوانین بڵێن زەمینێکی باش لەسەر ئەم ئەساسە ئەمە لایەنە کوردستانیەکانی کە لە بەغداین هەوڵماندا بێکەوە بتوانین یەک خیتابمان هەبێ، یەک پرۆژەمان هەبێ، بەڵام سەرکەوتو نەبووین. بەڵام ئەگەر لەشمان توانی هەر پێنج لایەن بێکەوە کۆبی لەسەر چەند بیرۆکێک بەلای کەم چار لایەنەکەی تر توانیمان تا ئەندازێکی زۆر لێک نزیک بنەوەمان هەبێەوە بتوانین لەسەر چەند پێشنیارێک ڕێک بکەوین. ئەوەی کراوە و ئەمڕۆ دەتوانین برین لە کۆبنەوەکانی لیژنەی دارایی ئەنجومەن نوێنەرانی عێراق بە هەوڵماندبوونی نوێنەرانی ئێمە کوردەکانە ناو ئەم لیژنێ و بە پاڵپشتی لایەنەکان کوتلەکانی تریش لە دەرەوە بە ئەو لۆبیە کە دروستکراوە بۆ گفتوگۆکردن لەگەر کوتلە سیاسیەکان ناو پەرلەمان لەگەر سەرکردە گەورەکانی دەوڵەتی عێراق توانرا ئەمڕۆ چەند هەنگاوێکی باش بچینە پێش و بڕیار وایە بەیانی بەردەوام بین لە گفتوگۆکان. دەتوان بڵێم ئەوەی ئەمڕۆ قبولێکی وەرگرتووە و وەکو ڕەشنووسێک جێ کراوەتەوە لە نێو پرۆژە یاسای بودجە دوو برگەیە. ئەم دوو برگەیە لە مادەی 9 جێ ئەکرێتەوە لە جێی ئەو برگەی کە هەموو ساڵی دووبارە بێتەوە کە هەرێمی کوردستان ئەگەر پابەند نەبوو ئەوە عێراقیش بۆی هەیە پابەند نەبێ، ئەو برگە کە زیانێکی زۆری هەبوو بۆ هاوڵاتیان و قازانجی تەنها بۆ کۆمەڵێک بازرگانی سیاسی بوو. ئەم برگەی لا دەکەوێت لە جێی ئەوە دوو برگە دادەنرێت. هەمان ڕێککەوتنامە نەوتەکەی هەرێم و بەغدا کرا، بەڵام ئەو زارە بەیەک پارچە ناکراوەتە دوو پارچە. بەش یەکەمی ئەو 300,000 بەرمیلەی کە ڕۆژانە لە کێرگە نەوتەکانی کەرکووک دەڕوا دەبێتە بەش یەکەم، 250,000ەکەی تریش کە لە کێرگەکانی هەرێمی کوردستان دەڕوا بۆتە بەشی دووەم. سەبار بە بەش یەکەم پێشنیارەکە بەم شێوەیە نووسراوە کە هەرێمی کوردستان پابەند دەبێت بە گواستنەوە و هەناردەکردنی 300,000 بەرمیل ڕۆژانە لە چێلگەکانی نەوتی پارێزگای کەرکووک و لە بەرامبەریشدا حکوومەتی عێراقی پابەند دەبێت کە موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بدا بەو ڕێژەی کە لە نێو قانونی موازنەدا هاتووە، واتە ئەو 682,000ی کە لە خشتەکانی ناو موازنەدا هاتووە پارەکانیان بداتە هەرێمی کوردستان. ئەمە یەک. لە بەشی دووەمی باسە 250,000ەکە دەکا، ئەو 250,000ش هەرێمی کوردستان پابەند دەبێت بە دەرهێنان و هەناردەکردنی لە ڕێی کۆمپانیای سۆمۆوە و لە بەرامبەریشدا حکوومەتی عێراقی ئەوەی کە دەمێنێتەوە لە بەشی هەرێمی کوردستان لە 7%ەکەی بەشێکی چوە موچەکان لەسەرەوە، بەشەکەی تری کە ئەمێنێتەوە دەیدات بە هەرێمی کوردستان و لە کاتی پابەند نەبوونی هەرێمی کوردستانیش ئەگەر حکوومەتی عێراقی بشێ ببڕێت تەنها بەشی دووەم ئەبڕێ، بەش یەکەم بڕینی بە سەردانایە کە تایبەتە بۆ موسەی فەرمانبەران و لە کاتی هەبوونی ژیر و گرفتیش پەنابە بدرێتە بەر دادگای ئیتیحادی. ئەمە
تا ئەندازەیەک جێی کراوەتەوە لەنێو پرۆژە یاساکە ئەمڕۆ ئەمەش پێشاتێکی گرنگە. باڵە سوپاس دەکەم دواتەگەرم وڵای بەڕێز زیاتر قسە لەسەرم پرسە دەکەین کاکتۆر ئەم پێشنازە تازەیە کە سێ فراکسیۆنی کۆمەڵ و یەکتی و گۆڕان لە پەرلەمانی عێراق پێشکەشیان کردووە ئەوەی کاکزانە باسی کردێن دەکرێت بکرێتە دەواازێک بۆ چارەسەری کێشەی موچەی فەرمانبەران و یەکلاکردنەوەی پرسی نەوت و بودجە لە نێوان هەرێم و بەغداد. پێشێکی ڕێز و سڵاوم بۆ کاک زانە بۆ مەسەلاو زەمە بەشێکی کێشک حەل دەکات چکە لە هەرێمی کوردستان وەکو لە جەدۆلەکە داهاتوە ئێستا جەدۆلەکەم لایە ژمارەی موچەخۆرانی هەرێمی کوردستان کە لە بودجەی ساڵی 2017 عێراق ڕوا 2016 عینیشت بوو 682,021 مۆزەفمانەیە ینی موچەخۆری هەرێمی کوردستان کە لای بەغدادە تەنها 682,021 کەسە 21 مۆزەفمانەیە ینی بەغا بەسپاری ئەوان دەدا لەوانەیە لەوانێت تەقاعودەکانش دەگرێت ئێستا بڵێن لە عێراق بڵێن تەقاعودەکان خانە نشینەکان جیاکراونەوەیان لەوانەیە شەبەکەی حیمای اجتیماعی بەڵام لە کوردستان 1,430,000 مۆزەفمانەیە بەخۆی بە هەموو عێراق بەوەی کوردستانی 682,000 2,000,000 تقریبا 2,775,000 مۆزەفمانەیە ینی بە هەموو عێراق تۆ لە 2,775,682 دەرکە تقریبا 2,000,000 شتێکە ینی بە 15 محافظە عێراق 2,000,000 مۆزەف بەڵام بە 4 محافظە تقریبا 682,000مان هەیە لێرە بەداخەوە لەوانەیە بڵین خەڵک زۆر تەعین کرابێ هەیە لەبەر ئەوەی کەوا خزمی مەسئولەکە یان لە وەختی انتخابات بووە یان بڵین ئەوان کردوێنی بە ئەوە بۆیە وای لات ئێستا کە تەماشاکەین لە هەموو عالەمدا ئەوەندە عەدەدی مۆزەفین نییە ئێستا بڵین لە سین 1,360 ملیۆنە 1 ملیۆن مۆزەفی هەیە لە تورکیا 7 ملیۆنە 3 ملیۆن مۆزەفی هەیە لە لوبنان 5 ملیۆنە تقریبا 570,000 شتێکی وایە ئەوەیە مەغریب 370,000 ینی لە کوردستان بەداخەوە تۆ حسابی کە 370,000 لەکوێ و 1,430,000 لەکوێ یعنی لێرە ئەوە کێشەکە دروست دەبێتەوە جا ئەو پارەش کە دەدرێ وەکو بڵین وایانداناوەکە بڵین کەرکوو لە ڕۆژان کەرکوو 300,000 بەرمیل بۆ ڕێگای بچێ بۆ بیتسلیمی سۆمۆیکەن تقریبا ئەگە بەرمیلێک نەوتیان بە 40 دلار داناوە چەندکەوە لە بودجەی عێراق بەرمیلێک نەوت ئەم ساڵ بە 42 دلار دانراوە تقریبا پارەکە دەکاتە 360 ملیۆن دلار مانگانە 360ەکە تۆ لە 35 لێ دەرکە کە دەکاتە سیادی کە 126 ملیۆن دلار دەڕوا دەبێنێتە 234 ملیۆن دلار ئەگە بیکەی بە دینار دەکاتە تقریبا 277 ملیار دینار بەڵام حکوومەتی عێراق دەڵێ مانگانە من بۆ موچەخۆرانی کوردستان 316 ملیار دینار دەنێرم ئەگە حسابی کەین بۆ 682,000 هەر لەوانەیە موچاوەکە بە ڕوبئەنی چارەگە موچەکە بەشی ئەوە بکات چکە بەش ناکات وەکو پێشدا باسکرا بڵێن لە حکوومەتی هەرێم کە دەڵێ پێش پاشەکەوت بڵین حکوومەتی هەرێم دێگوڕ مانجی 850 ملیار دینار بەس بۆ موچەی مۆزەفینەوانێ موچەخۆرانە تۆ حسابی کە ئێستا بۆتە 316 تاان بڕێکی زۆر کەمە لەوانەیە لە کوردستانیش لەوە کێشە دروست بێ کا مۆزەفانە شمول دەکای ناوی مۆزەفەکان لەوانێم ناوی موچەخۆرەکان عێراق داوایان کات بۆ ڕوبع موچە بەشیەوە دەکات دەنا بەشی هەمووی بەس کەرکووکە نەوتی کەرکوو بەڵام پێشنازەکەی تریش سەبارەت بە 250,000ەکەی ئەی سەبارەت بەوەی کە و پێشنازەی دووەمیان کە ئەمە تەناوەیە کە پێشنازی یەکەمەوە ئەن پێشنازیان کردووی کە 300,000 بەرمیلی نەوتی کەرکووکە کە بەشی ئەوەی کە موچەخۆرانی کوردستانە بەڵێ بەڵام ئەویکان 250,000 بەرمیلەی کەوارمی کوردستان دەیبینێرێ ئەویش تقریبا چی لێ دەکەن کە بوو بە پارەکەی لە سا 35 یاسی لێ دەبڕنەوە سیادیە دوای ئەوە لە سا حەفدەی کوردستانی بۆ دەنێرن لە سا حەفدەی لە 35 لە هەموو بودجەکە تقریبا لە بوو بودجێ عێراق ئێستا بڵێن بودجێ عێراق چەند بێ بڵێن ئەگە 100 ملیار بێ بودجێ عێراق 30 ملیاری بۆچێ بۆ سیادی و نەفەقاتی حەکیمی ئەوەی دەمێنێتەوە لە هەفتەکە لە سا حەفدە حساب دەکەن بەڵام هەردووکیان ئەگەر ئەم ڕێکەوتنە جێبەجێ بکرێەوەی کە ساڵان ڕابردوو ئەم ڕێکەوتنە ئیلزامی نەبوو
دەواازەیەک نییە بۆ چارەسەرکی کێشەی موچە ئەگەر هەردووکیان ڕوود بەرگەکە جێبەجێ بکرێت خۆی 250,000ەکە بۆ تەشغیلیە بۆ کاربەڕێکەری و بۆ ئەوەیە بۆ دایرەکانە ئەوی کەشانی مۆزەفینە بەڵام لەو ئەم ساڵ شتێکیکای بۆ زیاد دەکەن ئەویش ئەوەیە هەر لاانێک مقصر بێ ئەوەی کەوا لە محکمەی اتحادی شکاتی لێ بکەن ئەمە شتێکی بەڵێ من پێم وایە شتێکی باشە چکەی ساڵی 2015 و ساڵی 2016 دەڵێ ئەگەر لە حکوومەت هێرێم نەوت نەنێرێ بەغدا پارەکەی نەدەیاگە بەغدا پارەی نەدابە حکوومەت هێرە نەتەکەی نەدنرد ئێستا ڕادەست نەدەکرێت ئێستا وای لاتوە کە بڵێن هەر لاانێکیان کەەوە مخەسیر بێنی ئەوە بکە ئەوە لە محکمەی اتحادی شکاتی لێ دەکرێت من پێم وایە ئەوە هەنگاوێکی باشە بۆی کەوا چارەیەکی حەسم بۆ ئەم ساڵیشتا چارەیەکی موچەخۆرانی کوردستانکە بەڵام بەداخەوەنی کە تەماشاکەین ئێمە کە لە خولی دۆمی پەرلەمانی عێراق کە لە پەرلەمانی عێراق بووین هەموو جارێ بە عەرەبەکان دەمانکو ئێمە کوردستانی سەر بە خۆمان دەبێ و جا دەبینەوە و دەمانکو بۆ خۆمان نەوتمانەیە و داهاتی نەوتەکە بەشمان دەکا و دکتۆر ئاشتێورامیش لە پارلەمانگی 6 کە ئەلانێکە لە ساڵی 2015 کە دەڵێ کە نەوت بفرۆشین ئابوووریەکەمان سەر بە خۆدێ بەڵام بەداخەوە شکستمێنە ئێستا چوینەوە بەغدا یعنی کە تەماشاکەی لایانی سیاسی معنەویش تقریبا ئەوە شکستێکە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان کە ئێمە دەمانکو دەبێ ئابووری سەربەخۆ بنێ بۆ چونکە ئابووری و سیاست وەکو بڵێ دوو ڕووی میدالێکن یەکیان ئەویکان بەهێز دەکات ئێستا ئەمە لەلایەن ئابووریەوە بڵین شکستمان نەناوە نەمانتوانیەوە بڵین ئیدارەدانی پارەی موچەخۆران یا بڵین ئەو بۆ بەرهێنان لە کوردستان بیا گوزەرانی خەڵک چاکەین بەداخەوە پەنامان بردەوە بەغدا بەڵام ئەم بودجەیەک بێ بۆ ماوەی 1 ساڵە یاسای بودجە بەڵێ سپاس دەکەم کاتواتەگرم و لای بەرز کاکزانە گەر بگەڕێن و لای بەڕێستان سەبارەت بۆی ئەو دوو پێشنازەی کە ئێوە ئێستا پێشنازەکان کراونەتە بەشێک لە بودجە یاخود سپەی لە دەنگدان ئەم پرسەیەک لا دەکرێتەوە پێشنازی و سێ فراکسیۆنە اینجا سەبارەت بە بودجەکە ژیانی بۆ پێشنازی یەکەم ئەوەی کە بودجە بۆ چوار پارێزگاکە بنێرێتی مەسەلەن ئەو فەرمانبەرانەیە کە لە حکوومەتی عێراق ناویان هەیە ئەی 250,000ەکە دەکرێت بە هەردووکیانەی چارەسەرێک بن بۆ قەیرانی دارایی هەرێم بێگو من هەر شتێک لە ناو لیژنەی دارایی جێکرایەوە و بە ڕێکەوتن تەسبیت کرا ئەوە زۆرێک لە دڵنیاییە کە لە کاتی دەنگدانیش لەناو ئەنجومەن نوێنەران تێدەپەڕێ چونکە نوێنەری هەموو کوتلە سیاسەکان لەوەیە و ڕۆژانە لە پەیوەندیدان لەگەر لایەنەکانی خۆیان لەگەر سەرۆکوتلەکان لەگەر حیزبەکانی خۆیان ئەگەر لەوەی گەیشتنە ڕێکەوتن کەواتە دەتوانین بڵێن لە ناو پەرلەمانیش تێپەڕێ ئەو ئێستا کراوە تا ئێستا لە ناو لیژنەی داراییە ئەم دوو بڕگەیە تا ئێستاکە قبولی لەسەرە و جێکراوەتەوە تەواوە بەنسبەت پرسیارەکەی دومیشە طبعاً ئەم بڕەپارەیە پارەی موچەیە بە 300,000ەکەی کەرکووک بەشێک لە موچەکە نزیکی 320 ملیار دینارێک دەبێ ئەدرێتە حکوومەتی هەرێمی کوردستان ئەوان دەیدەن بە موچە خۆ ڕاستەخۆ نادرێتە فەرمانبەران حکوومەتی هەرێمی کوردستان لە 250,000ەکەی خۆی کە ڕۆژان 250,000 لەویش کە تەسلیمی سۆمۆی ئەکات داهاتەکەی لۆ خۆی دەگەڕێتەوە ئەویش دەخاتە سەری ئەتوانێت موچەکەی پێتەوە بکە ئەگەر هەموو موچەکەشی پێدەدرێت دەتوانین نیوەی موچە هەموو فەرمانبەرانی هەرێمی کوردستاندا کابرا لە باتی مانگانە یان بە دوو مانگ چارەگە موچەیەشی بەرکەوێ ئەگەر مانگانە بە بەردەوامی موچەخۆران بە پێشمەرگە و هێز ئەمنیەکانیشەوە لەمە دووە کە ئێمە زەختی شەڕی داعشیشمان لەسەر کەمە دەبێ ڕازعیەوەش بکرێتەوە خۆ ئەو پارێکە دەدرێت هێز ئەمنیەکان نارێن پێشمەرگەی بەرەکانی جەنگ بەڵام ئەوانی لە دایرەکانن دەکرێت ئەوانیش بەشێک لە بارەکە هەر بگرن وەکو فەرمانبەرانی تر ئەم ساڵ تێپەڕێنین یاسای بودجە بۆ ساڵێکە ڕاستە بەڵام ئەم ساڵە بەو شێوە تێدەپەڕێنین ئێمە 2 ساڵی ڕابردوو 2015 2016 بەو شێوەمان تێپەڕان کە حکوومەتی هەرێم ویستی و دیتمان ئەنجامەکانی چکارە ساتێکی ئابووری لێکەوتەوە با ئەم ساڵیش بەو شێوێت تێپەڕێنین کە ئێمە لەسەری ڕێک دەکەوین ئەگەر هاتوو لە کۆتایی ساڵ زانیمان ئەمە باش نیە و دەرفەتێش کە هاتە پێش خۆ حکوومەتی هەرێم و ئێمە کوێنەرانی کورد لە بەغدا نفتی خۆمان هەلە بندستی خۆمان و دەتوانین بەنەوەیەکە تەسەڕوف بکەین بەڵام ئەوەی ئێستا نوێنەرانی کورد دەیکەن بەڕێی من دەرباسکردنێکە دەرباسکردنی حکوومەتی هەرێمە لە ئەزمەیەکی ڕاستەقینە کە تێکەوتووە لە زیاتی مەجێمەلاندی قسە دەبێتن گجێرانەوە بۆ بەغدا و ئەمانە دەبێت سوپاس نوێنەرانی کورد بکەن کە ئێمە وا لە بەغدا ئەو جەنگە دەکەین حکوومەت هەرێمیش بە بێباشی لێی دانیشتووە وەفدێکی نردۆتە بەغدانە پەیوەندی دەکات لە پێشنیارێکی هەیە نەدەڵێ وا بکەن نەدەڵێ وا مەکەن هەر هیچ منەتی بەم هەوڵانە ئێمە نیە بەرامبەر حاڵ ئێمە وەکو نوێنەرانی کورد ئەم هەنگاوە دەبینە پێش ناڵێن کێشەکان 100% چارەسەر دەکات بەڵام دەتوانین بڵێن تا ئەندازەیەکی پێش باش هەنگاوەکە بەرەو پێش وە شێوازێکی نوێ لە مامەڵەکردنی نێوان هەرێم و بەغداد ئەگە حکوومەتی هەرێم کێشەی بۆ دروست نەکات
ئەم پێم وایە تا ئەندازێکی باش بارسوکردنە بۆ حکوومەتە و دەروێشی خێریشە لە فەرمانبەران و موسەخۆرانی هەرێمی کوردستان دەکرێتەوە هەپارەی نەوتەکەی خۆمانە لە کەرکووک بەڵام ڕاستەخۆ دەدرێتە موچە تەخسیس دەکرێت بۆ موچە ئەگەر کێشەیەکی شەبوو لە نێوان هەرێم و بەغدا لەمەوە دووە لەو 300,000 کە تەرخان ئەکرێت بۆ موچە حکوومەتی عێراق بۆینەی بیبڕێ بە هیچ حاڵەتێک بەڵام لە 250,000 ڕەنگە بتوان پەنا بەنە بەر محکەمەیان کێشەی بۆ دروست بێت. بەڵێ زۆر باشە بەزە و 300,000 نەوتی کەرکووک ئەوەی کە پێشتر ئەندامێکی لیژنەی دارایی باسی لەوە کرد بوو ئەو 300,000 جگە لە 250,000 بەشی تاوی موچەی نیوەی فەرمانبەرانی هەرێم دەکات بە تاوەتی نەک بە چارەکە موچە کەواتە دەکرێت بە هەردوو بڕەکە ینی زیاتر بێت لەو سیستەمەی کە ئێستا حکوومەت دایناوە بە ناوی چارەکە موچە؟ بەڵێ زۆر زیاترە بێت نزیک دەبێت لە تاوکردنی موچەکە بەو ڕێژەیە کە دەست حکوومەتیش دەکرێت بەڵام خۆ حکوومەت هەرێمی کوردستان تەنها موچەی نییە بێگومەڵ کۆمەڵێک خەرجی تریشی هەیە بۆ وەزارەتەکان و دایرەکانی تر یعنی ئەگەر 100% موچەکەشیان پێ نەدرێ بەڵام توانین بڵێن 170 موچەکانیان پێدرێ هەموو فەرمانبەران دەرباز دەبن لەو سیستەمەی پاشەکەوتە. بەڵێ کەواتە ینی سەبارەت بە بۆچی فراکسیۆنی پارتی لە بەغداد لەگەڵ ئەم پێشنیازەدانیە و پێشنیازە کە دەیەوێت وەکو ساڵانی ڕابردوو پێشنیازەکە بمێنێتەوە؟ ئەوان پێیان وایە پێویستە حکوومەتی هەرێم ڕازی بێ بەو مەرجە ئەو کات ئەوان پشتگیری لێ دەکەن و تا ئێستاکە هەڵوێستی خۆیان بەڕوونی ڕانەگەیاندووە لەسەر ئەم پێشنیارانە ئەوان لەسەر هەمان دەقەکانی ڕابردوو پێیان وایە بەم شێوەیە تەسویل بکرێت و پێشمەرگە لەگەڵ ئێمەدانەکە بۆ پێشمەرگە ڕقەمێک دیاری بکرێت چۆن بۆ حەشتی شعبی 122,000 چەکدار دیاریکراوە بۆ هێز پێشمەرگی کوردستانیش ئەم ساڵ ڕێژەیەک دیاری بکرێتە 100,000 کەسێک دیاری بکرێت لەمەیان متفقن لەگەڵ ئێمە بەڵام لەو دوو پێشنیارێک کە ئەمڕۆ چەسپ پێدرا ئەوە ڕێی تەنها یەکێتی نیشتیمانی و بزوتنەوەی گۆڕان و کۆمەڵ و ئەو سێندان پەرلەمانە یەکگرتووی ئیسلامیش کە حازرن لە ئێستا یەکەشیان لە سەفەرە ئەوانیش پشتیوانی ئەو دوو پێشنیارە دەکەن. بەڵێ سوپاس دەکەین کاکزانە کاکتور ناوبڕێکی کورتمانەیە دوات دەگرین وڵای بەڕستان بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگرین وڵاتان لەگەڵ مامێنە. بەرنامەی ئەمڕۆ بە سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئاڵتونسا. ئەسێ یەکەمین مۆبایلی مارکەی کوردی کۆمپانیای ئەسێ بە لە بەرچاوگرتنی قەیرانی دارایی مۆبایلە تایبەتەکانی دەکاتە قستی مانگانە Q4 14,000 دینار Q5 17,000 دینار پەلە بکە بە بەخاوەنی یەکێک لە مۆبایلەکانی ئەسێ کە دوو مۆدێل و 4 ڕنگ لە خۆ دەگرێت بە قستی زۆر گونجاو. ئەسێ پێشەنگی تەکنەلۆژیای نوێ. نهێنیم سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئاڵتونسای تەمێکی ڕاستەقینە و 100% سروشتی نۆشی کەو هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە. کاتر نییە بچیتە بازار بۆ کڕنی پێداویستی ئەلیکترۆنیەکان وەک هەمیشە کۆمپانیای ئەسێ خزمەتگوزاری نوێی بۆ ئامادەکردوون. ئێستا دەتوانیت لە ڕێگەی ئینتەرنێتەوە سەرجەم ئامرەکانی کۆمپانیای ئەسێ بکڕی و هەموو جۆرە کارتێکی موبایل و ئینتەرنێت بەدەست بخەیت. ئێمە بۆتان دەگەێنینە ماڵ و شوێنی کارەکانتان. لە ڕێگای کارتی ئەسێەوە ئەبیتە بەشداربووی سەرەکی ئەم خزمەتگوزاریە. لە $25 زیاتر پێداویستی بکڕە و کرێ گواستنەوەکەت لەسەر کۆمپانیا دەبێت. ئەسێ پێشەنگی تەکنەلۆژیای نوێ. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان کاکتۆر ئەگەر ئەو پێشنیازە جێبەجێ بکرێت ئێستا لە یاسای بوجە مەسەر نرخی نەوت بە $42 خامڵێنراوە ئەگەر ئێستا نرخی نەوت ئەوەی کە عێراق دەیفرۆشێت ینی داهاتەکە باردوو پێشنیازەکە چەند بۆ هەرێم دەبێت ینی بە 150کە لەگەڵ ئەو 300,000 کەرکووکیش خۆی ئەوی پێش دەباسم کرد کە 300ەکە تقریب مانگی دەکات $360 میلیۆن
250 کەس دەکاتە 300 ینی بەڵام لە 360 ئەوەیە کە لە 135 دەگەڕنەوە کە 246 دەمێنێتەوە شتێکی وا دەمێنێتەوە بەڵام بە پارەی عراقی دەکاتە 277 میلیارد دینار بەڵام حکوومەتی عراق دوتی من 316 میلیارد دەم بەس 250 کەشیان لەوانەیە لە 17مان بۆ ئەنی بۆ حسابکەن بە نوعێک بێوای حسابکەن بەڵام هەر نوعێک بێت ینی ئەوە شتێکی باشە تەمە ڕێزم بۆ کاکزانە دەستیان خۆشبێشی باشیان کردووە میمۆیەکەوە مۆزەف موچەخۆرانی کوردستان لەو بێ موچەیە ڕزگارکەن شێکی باشەزەم کە خسم کرد لەسەر سیاق عامەکە و لەسەر سربەخۆی ئابووری وەکو استراتیجێک نەک بڵێن وەکو ئێستا کە ئێستا پێویستمان بەوەیە لە بەغدا زۆر باش ئەوەی کە لە یاسا دانراوە بە $42 ئێستا نرخی نەوت چەندە ینی بودجەکە زیاد ئەمڕۆ لە کۆبوونەوەی ئۆپێک کە کراوە بڕیار دراوە کە نەوتی بەرەماتوی ئۆپێک تقریبا 1,200,000 بەرمیل کەم کەنەوە ئەوانەی کەەوە ئەندامانی ئۆپێک و دەرەوەی ئۆپێکن تقریبا نەوتی کە دەخرێتە بازاری ئۆپێکەوە لە 3,600,000 بەرمیلەوە دەکرێتە 35,500 بەرمیل بێگومان کە تانەوت کەمتر بێت لە بازار نرخەکەی بەرز دەبێتەوە هەتا ئەوڕۆ کۆبوونێ ئۆپێک و ڕێکەوتنەکەیان وای کردووە ئەمڕۆ نرخی نەوتی برنت کە عراقیشەوەیە بۆتە $51 لەوانەیە بۆ بینی $50-60 بڕوە تەمەەن ئەو وەختەکە ئەوەندە بێت ئێستا بڵێن لە بودجێ عێراق دانراوە کە عێراق دەبێت ڕۆژانە 3,750,000 بەرمیل نەوت بنێت دەرەوە لەو 3,750 3,200 لە ڕێگای بەسراوە یا لە ڕێگای تانکەرەوەی بۆ ئوردون ئەوی کەشان 550,000کەش ئەوەیە کە لە ڕێی بەندەری جیهانی تورکیەوە بەڕە دەکرێت من پێم هەر باشتێکی کەشتیا لەو یاسای بوجە وەزەم دەستکاری ئەوەشیان کردووە کە بڵین ژمارەی پێشمەرگەش دیاری کە تا ئەندام پەرلەمانێکی عێراق وەزەم کاک ئەحمەد ڕەشید باسی کاوکتی وایان کردوکەوە موچەی 100,000 پێشمەرگە بدرێ من لە خولی یەکەم دومی پەرلەمانی عێراق لێ بووم حکوومەت داوا دەکرد کە بە هەردوو لا بڵێن پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی بە هەردووکیان ژمارەی پێشمەرگە ئەم دێنێ بۆی لە یاسای بوجەدا جێگیریکەن بەڵام بەداخەوە ئەو دوخلەی پەرلەمانە هیچ بڵێن لەکێتی و پارتی ڕازی نەبوون کە ژمارەکە تهدیدکەن ئێستاش تهدیدیکەن باشە بۆی کەوا پێشمەرگە ژەندێک لە موچەکانیان لە حکوومەتی عێراق بگرن چۆن ئێستا بڵێن حەجی شعبی کە لە 100,000 زیاترە بڵێن ئەو موچەکان لە ناو موازنەی عێراقدا پێشمەرگەش لەوێدا بێت کە چەند ساڵ بڵێن وەریان نەگرتو و هەچەند پێشمەرگەش کەوا تەسیحات و قوربانێکی زۆری داوە بەڵە زۆر باشکەواتە بەو دوو پێشنیازەگەر جێبەجێ بکرێت 300,000ەکەی کەرکوک و 250ەکە جگەلەوەش نەوتی دیکەنی ئەگەر شەفا بن ناتوان کێشەی موچەی پێچارە سەر لە یاساکە داهاتوە ئەڵێ چ عێراق یان چه هەرێمی کوردستان ئەگەر نەوتی زیاتریان بەرەمێنە دەتوان ئەو نەوتە زیادە پارەکەی بخەنە سەر بودجێ عێراق و تەمەەن هەموو ساڵێ شتێکە پێڵێن بودجێی تەکمیلی تاواکەری ئامەتەن مانگی شەشە بڵێن عێراق بڵێن ئەو ساڵ بودجەکەی 100 میلیارە ئەگە بێت و داهاتی نەوتەکەی زۆر بێتە 120 میلیارد ئەو 20 میلیارێکی هەیە دەتوانن جارێکی کە بە بودجەکە دابستنەوە بۆ پرۆژانێکەوە پێویستە دیاریکەن کەواتە ئەگەر داهاتەکە نەوتەکە زیاتکە داهاتەکە زیاتر دەبێت لەوەی کەوادان ئێستا بڵێن بودجێ عێراق ئەو ساڵ بە 100 میلیارد دلار دانراوە تقریبا 79 ئەوەیە 79 دەست دەکەوێت بەڵام 21 میلیاری نقصان دێنێت سپاس دەکەم کاتو دووە تەگرم وڵای بەڕێزن کاکزانەگە بگەڕێن وڵای بەڕێستان ئەو پێشنیاز ئەو دوو پێشنیازێک کە جێبەجێ کراوە ینی تاو لە یاسای بودجەدا ئەگەر بچەسپێنرێت ینی مەجای خۆتزیینەوەی تێدا نیە وەکو ساڵانی ڕابردووەوەی کە حکوومەتی هەرێم و حکوومەتی بەغداد پابند نەبوون بە جێبەجێکردنی ڕێکەوتنەکەەوە ڕۆڵی دادگای ئێتیحادی چی دەبێت لە ئێگلاکردنەوەی ئەم پرسە ئەمە ئامانجی سەرەکی ئێمە بوو ئەو دوو بڕگەی کە لە مادەی داهاتۆ بڕگەی زیم و دال بە تایبەتی بڕگەی دال لەم پرۆژەی ئەم ساڵداهاتوە هەمان سیغەکەی ڕابردوو دووبارە بۆ کە دەڵێ لە کاتی پابند نەبوونی لایەک واتای حکوومەت هەرێمی حکوومەتی ناوەندی بە پابندە دارایی و نەوتیەکانی ئەوە لایەکەی تریش بۆی هەیە پابند نەبێ ئەمە بەڕاستی و کوڕێکەوتنێکی ژێربەژێر بوو بۆ چاوپۆشی لە یەکترکردن و لە ئەنجامیشدا وەکوبرێ بەغداد چاوپۆشی ئەکا لە هەرێمی کوردستان چی بە نەفتەکەی دەکرا بەڵام داوای هیچ لە بەغدانەکە ئەمە تا ئێستا لە بەرژەوەندی بەغدا بووس کە بارێکی قورسی هەرێمی کوردستانی لەسەرشان لاکەوتبوو و لە بەرژەوەندی چەند کەسێکی کەمیش بووە لە هەرێمی کوردستان کە سوودمەند بوونە لە داهاتەکانی نەوت بەڵام زۆربەی زۆری زەرمەندانی ئەم معاملەیە
هاوڵاتیان هەرێمی کوردستان بوون فەرمانبەران و مامۆستایان موسەخۆران بوون. ئێستا ئامان سەرشیمانەوە بۆ ئەوە لابین ئەم دوو پێشنیارێک ئەمڕۆ جێکراتەوە دەچێتە ناو مادەیدا جێ ئەم دوو پێشنیارە دەگرێتەوە جێ ئەم دوو بڕگەی دەگرێتەوە کە پێشتر زیانیان لە هەرێمی کوردستاندا بوو. کەواتە ئەمە ئەتوانین بڵێن ئینجازێکی گەورەیە لەمەوە دوای نە حکوومەتی هەرێم نە حکوومەتی ناوەندی هیچ دەرزێک نییە خۆیان بدزنەوە لە پابندیەکانیان. ئەگەر هەر پابندیش نەبوون ئەوە ڕێگای محکەمەی ئیتیحادی دەگرێتە بەر و ئەوە حکوومەتی ناوەندی دەتوانین زۆر وەسایلی تر بگرێتە بەر. حکوومەتی هەرێم ناچار دەکا کە بێتە سەرخەت و لە بەرژەوەندی خەڵکی کوردستانیش چکە ئەمە بەرژەوەندی خەڵکە بە دەرەجەیەک داهاتی ئەو نەوتە هەدەگەڕێتەوە بۆ خەڵک مادەمیت بۆ نەوتەکە نافرۆشی. تەماشای مەسەن قازانج دەکەن کاتێک کە نەوت لە ڕێی سۆمۆ فرۆشین لە ڕووی معنەویەوە ڕاستە کلیلی نەوت فرۆشتنەکەمان لە دەستە خۆمان بە موقەتی دەدەین لە دەست بەغدا بۆ ماوەی ئەم ساڵە، بەڵام لە ڕووی مادیەوە نرخی ئەو نەوتێکە لە سۆمۆ دەفرۆشێ گرانترە لە نەوتێکە هەرێمی کوردستان دەیفرۆشێ. نرخی گواستنەوەی ئیناقیلی هەموو شتێکی ئێمە هەرێمی کوردستان هەرزانترە، لێرەش مەبلەغە پارێکی زیاتر دەگەڕێتەوە بۆ هەرێمی کوردستان و قازانج دەکا و باری سەرشانی هاوڵاتیان و موسەخۆران کەم دەبێتەوە، بزوتنەوەیەک جوڵەیەک دەکەوێتەوە ناو بازاڕەکان، ئاهێک دێتەوە بەر خەڵکی هەرێمی کوردستان. ئەمە پێش ئەوەی دەرباسکردن بێ بۆ دەرباسکردن بۆ بەرپرسەکانی هەرێمی کوردستانیش کە ئەوان ئێستا لە بەرامبەر بەرپرسیارەتێکی مێژووی گەورەدانا یارمەتێکی گەورەی لە بۆ ئەوەن. بەڵام نقطەیەک دەمەوێت ئاماژە پێ بکەم بەڕاستی 3 ساڵی ڕابردوو هەرێمی کوردستان یاسای بودجەی نەبووە. ئەمە یەکێکە لە کارەساتە گەورەکان. ئەگەر لە وڵاتێک یاسای بودجە نەبوو لە هەرێمێک یاسای بودجە نەبوو کەواتە هەرچی تەسەڕوف کرایە بە داهاتی ئەم وڵاتە بە شێوەیەکی ناشەرعی بووە، بە شێوەیەکی ناقانونی بووە. پێویستە بەرپرسانی حکوومەتی هەرێم بدرێنە دادگا لەسەرەوەی لەسەر چه ئەساسێک ئێوە تەسەڕوفتان بە داهاتی ئەو وڵاتە کردووە کا یاسای بودجە. هیوادارم کە پەرلەمان کارا بکرێتەوە بە زووترین کاتێ یاسای بودجەی عێراقی دەرەچێت بتوانین بۆ مانجی 1 مانجی 2 هەرێمی کوردستانیش یاسای بودجەی خۆی هەبێ. ئەگەر یاسای بودجەی هەرێممان نەبێت دیسان من بێ ئومێدم لەوەیکە دادپەروەری هەبێ لە چۆنیەتی گەیاندنی ئەم داهاتە بەدەستی هاوڵاتیان. حکوومەتی ناوەندی داهاتەکەی تەسلیمی حکوومەت هەرێمی کوردستان دەکات، بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان ئەگە یاسای بودجەی پەسەند نەکات و لەژێر چاودێری پەرلەمان نەبی من لێرەوە دەڵێم هیچ زەمانەتێک نییە کە ئەو پارەیە بەکاربێنێ بۆ موچەی هاوڵاتیان و موچەی فەرمانبەران و مامۆستایانیش. بەڵێ زۆر باشە. سەبارەت بەلایەنە عێراقیەکانەوەی کێوە گفتوگۆتان لەگەڵ کردووە بۆ جێگیرکردنی و دوو پێشنیازە ڕایەوان گۆڕاوە دەربارەی مەسەلەی موچە و کێشەی نەوت لە نێو هەرێم و بەغداد. بەڵێ ئێمە وەکو گوتم تێگەیشتنێکی باشێ لەلایەنە عەرەبیەکان بۆ ئەم باردۆخێکی ئێستا هەرێمی کوردستان پێدا دەڕوا و بەڕاستی ئەوانیش وەکو ئێمە ئەو باڵی ئەم کەم کوڕیانە ناخەنە سەر ئەستۆی خەڵکی کوردستان و فەرمانبەران دەخەنە سەر ئەستۆی سیاسیەکان و بەرپرسانی حکوومەتی هەرێمی کوردستان و ئەوانیش مەبدەئیەن لەگەڵ ئەوەنە کە چیتر فەرمانبەران و موسەخۆران هەرێمی کوردستان بازی ئەم قەیدان نەدەن و ئەو مافێکی مواتەنەیە مافی ژیانی کەڕامەتمەندانەیە هەموو ئینسانێکی عێراقی دەبێت ئەم ژیانی بۆ حەدی ئەدنای ژیانێکەکە مافی خۆیتی لە وڵاتەوە دەستیکەوێتن. ئەمە کار ئاسانێکی زۆر بوو بۆ ئێمە کاتێک گفتوگۆمان کرد لەگە سەرۆکلەکانی لەگە ئەندام پەرلەمانەکان تێدەگەیشتن، بەڵام ئەوانی شۆکو ئێمە لە دوای چارەسەرێکی قانونی و دەستوری دەگەڕێن کە تێیدا ئەوانی زەرر نەکەن. بەخۆت زانانی لەو سەردەما هەر ڕێکەوتنێ بکرێ لە بینی دوو لایەن نابی لەسەر ئەساسی ئەوە بێ لایە قازانجکە و لایەکی زەرەرکە، بەڵکو دەبی هەردوو لا قازانجکەن. ئایا بەغدا بە بێ بەرامبەر ئامادەیە ئەو هەنگاوە بێتە پێش نەخێر ئەویش ئامادەنێ بێ بەرامبەر ئەویش حکوومەتی ئیتیحادیە و ئەویش سیادەی خۆی هەیە و ئەویش معارزی خۆی هەنا کوتەی سیاسی وە هەیە چاوی بە هەرێمی کوردستان هەڵنایە و لە دژی هەموو هەنگاوی دەزوڵێتەوە دەبێ ئەو شەقامی خۆشی هەیە دەبێ شتێکی وا بکەین منطقی بێ ئەوانیش لەلایەن قبول بێ و تا ئەندازێک عەدالەت تێدا بێ بۆ هەرێمی کوردستان. سوپاس دەکەم دواتەگەڕێن و لای بەڕێستان کاک تۆ سەبارەت بەوەی کە لە 2 ساڵی ڕابردووشدا مەسەلەی نەوت و موچە بەسراوەتەوە بەو یاسای بودجە، یعنی بۆچی حکوومەتی هەرێم پێدوایەکەمیان پابەندە بۆ بەغداد یاخود هەرێم ئەوەی کەم ساڵ کراوە شتێکی تازە نییە؟ من پێما پێشدا عفو ئەو ژمارەیان کە کوتم بودجێ عێراق بۆ خۆی 100 تریلیۆن دینار نەک ملیار 100 تریلیۆن دینارە و هەروە تقریبا داهاتی عێراقیش 79 تریلیۆن دینارە و بێ عێراق ئەم ساڵ کەم و کورتی بودجەکەی 21 تریلیۆن دینارە. خۆ ئێستا بڵێن کە لەگەڵ حکوومەتی بەغدا ڕێککەوتون لەسەر لە یاسای بودجە بەزەم تێبینێکم بۆ کاک زانای بەڕێسەیە ئەوەیە کە هیچ مادەیەک بە دوو بژاردە دانەبەزێن،
ئێمە لە وەختی خۆی لە پەرلەمانی عێراق زۆرمە لەگەڵ عەرەبەکان ڕێککەوتوین دوایە بڵێن کردوانە بە دوو بژاردە ئەو بژاردە ئێمە دەنجەمەدە بۆی خۆیان دەنجاندا ئەوە شەیە لە عێراقدا ئەگە بێت و ئەو بەرگانە هەر ئەو بەرگە بێ ینی هەڵبژاردن نەبێ من پێم وایە ئەو وەختی زیاتر سەرکەوتو دەبن بەڵام بۆ مەسلەی 550,000 بەرمیلەکەش خۆ باشە هەرێمی کوردستان ئەوە 2 ساڵ هەر ئەوەندەی نردووە ئەی باشە پارەکەی لەکوێ و چی لاتوە کەس نازانێ پارەکەی چیلاتە بەداخەوە ینی کە حکومەتی هەرێم بە شەفافانە مامەڵەی لەگەڵ کەرتی نەوتی کوردستان نەکردو و ئەوە ژوای کردووە کە ئەو پارەی نەوتەکە دیار نەبێت یعنی ئێستا بڵێن عێراق هەمومانجێ بڵین وەزارەتی نەوتی عێراق بەیانێکی دەرکردووە مەسە دەڵێن لە کێڵگەکانی نەوتی باشوور ئەوەندەیە لە ناوەڕاز ئەوەندەیە لە زیقار ئەوەندەیە لە بەستە ئەوەندەیە ئەوەندە بەرەماتوە ئەوەندەی بۆ دراوە بە کارەبا بۆی محەتاتی کارەبایی ئەوەندەمان نردووە بۆ درەوە ئەوەندەمان غاز بەرەمێناوە ئەوەندە غازمان بەکارهێناوە هەروەها نەوتەکە بە چەندی فرۆشتووە نووسوێتی بڵێن مانجی معدل ئەوەندەمان نردووە پارەکە ئەوەندێ و پارەکەشی دەکاتە ئەو بڕەپارێنی حکومەتی عێراق هەموو مانجێنی لەسەر کەرتی نەوت معدلی ڕۆژانەی نەوتی وەرگرتووە چەندی نردۆ بۆ دەرەوە چەندی بەرەمێناوە چەند لە تانچەکاندا بڵێن وەکو لە ئەو تانچانی مەغزەکانی بەرز ئێستا هەم بۆ نەوتەکە شەفافتر لە ڕێگەی بەغدا هەم بۆ بودجەکەش شەفافترە بۆ خەڵکی کوردستان ئەوەیە بڵێن موچەخۆرانی کوردستان و خەڵکی کوردستان لەو قەیرانەدارایە ڕزگاریان بێت و هیوادارم حکومەتی هەرێمیش لەوە دوا بتوانێت بە شەفافانە و بە ڕێگایەکی وە کە مامەڵە لەگەڵ کەرتی نەوتکە کە لە بەرژەوەندی هەموو خەڵکی کوردستانە بە شتێکی تریشەیە کە زۆر مهمە ئەوەیە کە ئێستا بڵین لە منوتم لە 15دا و حکومەتی عێراق ئەنجومەنی وەزیران یاسای بودجە دەنێرێ بۆ پەرلەمان بۆی پەرلەمان پەسەندیکە ئەی ئێستا حکومەتی هەرێم چ دەکا بڵێنەوە تۆ لەگەڵ بەغدا ڕێککەوتی لێرە ئەو پارەی 300,000 بەرمیلەکەوە دەیدا بە موچەخۆران پارەی 250,000ەکە ئێ تۆش نابێ بودجێکە دەبێ حکومەتی هەرێمی کوردستان بۆی کابزانن پارەکە چونکە هەموو ساڵێ کە پارەی بودجەکە سەرفکرا ئامەتەن لە عێراق لە مانگی 4 حکومەتی عێراق دەبێ حساباتی کۆتایی حساباتی ختامی پێشکەشکات بیدا بە چاودێری دارایی بزانێ ئایا پارەی بودجێ ئەو ساڵی ڕابردووە پارەکە چۆن سرف کراوەینی هەموو ساڵی وایە خۆی لە دەستوری عێراقیشدایە دەڵێ پێشەوەی کەەوە ئقراری بودجە بکرێ دەبێ حساباتی ختامی ساڵی پێشووتر بێ بەڵام ئێستا بڵێن لە هەرێمی کوردستاندا خۆ ئێستا پەرلەمان پەچی خۆتووە خۆی پەرلەمانیش دەبێت دەنگ بۆ بودجە بدا بودجەکە پەسەند کات یعنی ئەوەش لێرە کێشەیەکە ینی بۆیە باشترین شت بڵین باشترین چارەسەر بۆ ئەوەی کەەوە ئەو حکومەتی هەرێمە یان بڵێن حکومەت وەکار بکەوێتەوە ئەوەی کەەوە پەرلەمان جارێکی کارا بکرێتەوە بۆی پەرلەمان بە یاسای بودجەی کوردستان یا یاسایەکی بودجەمانە بێ بۆی کەەوە پارەکە لەسەر مادەکانی ئەو یاسایی بودجە سەرفکەین تەمان کەوا سرف بکرێن پێ گەندەڵیش لە سەرفکردن و لە خەرجکردنی پارەکان کەم دەبێت زۆر باشە ئێستا بەشێک لە فراکسیۆنەکان پشگیریەوە ناکەن کە مەسەل حکومەتی هەرێم و بەغداد پابند بکرێن لە یاسای بودجەدا هۆکاری چیە نیمانەوەی ئەم دۆخە ئەوەی کەنەوت حکومەتی هەرێم و بەغداد سەرپشک بن لە مەسەلێنەوە لە بەرژەوەندی کێدایە لە بەرژەوەندی خەڵکی کوردستانە ئەوە یەکەم لە ڕێکەوتنی بەغدا بۆ ئێستا لە بەرژەوەندی خەڵکی کوردستانە و کوتم خەڵک لەو بێموچەی لەو قەیراندارایە تا ڕادەیەک ڕزگاری دەبێت موچەی خۆی دەبێ و دڵنیا دێ بەڵام هێندێک لە نیسازیێندێک حیزبی سیاسی بە تایبەتی بڵێن پارتی دیموکراتی کوردستان بانایی بڵین لە بەرژەوەندی ئەو نییە کە بڵین ئەو ڕێکەوتنە بێ بۆ چووکە ئەو بۆ خۆشی بڵین کە پارتی دیموکراتی کوردستان وەزیری سامانە سروشتەکان و سەرۆکی ئەنجومەنی و هەموو ئەوانن کەرتی نەوت ئایدیوانە کە تەماشاکەین نەوتەکە 550,000 نردۆ موچەش بە 3-4 مانگ موچەیەک مۆزەنی موچە خۆوەری دەگرێت من پێم وایە ئەوەی کەوا ناتوان ئەو جاپارەکە لا دەنیا بۆ خۆیان یا هەڵگی یانە شەفافی یا گەندەڵی تێدا بێ ئەوەی پێیان ناخۆشە تەمان گەندەڵی هەبێتەوە لە بەرژەوەندی هەندێک خەڵکە هەندێک لایانی سیاسیە بەڵام کە گەندەڵی نەبێ ئەوە لە بەرژەوەندی هەموو خەڵکی کوردستانە بەڵێ سپاس دەکەم کاکتۆر کاکزان ئەگەر بگەڕێن و لای بەڕێستان سەبارەت بەوەی کە ئێوە وابڕیارە سپەی دەنگ لە سەر یاسای بودجێ عێراق بدەن سەبارەت بەوەی کە تاکو ئێستا پرۆژەیەکی هاوبەشی گشتگیر نەبووە لە بەغداد لەیان فراکسیۆنە کوردیەکان ئەی لەلایەن حکومەتی هەرێم و ئێوە هیچ پرس و ڕاوێژێکە بوو لەسەر مەسەلەی بودجە بەداخەوە لا لە کاتی ئامادەکردنی بودجە لە ئەنجومەنی وەزیران و نا لە ئێستاش کە بودجە لە وادەی جێبەجێکردن و پەسەندکردندایە حکومەتی هەرێمی کوردستان هیچ شاندێشینە ناردووە بە مەبەستی گفتوگۆکردن لەسەر بودجە و وەداکۆشیکردن لە مافەکانی خەڵکی کوردستان لە ناو یاسای بودجەی عێراقی لە کاتی ئامادەکردنی بودجە لە ئەنجومەنی وەزیران
دووشاندی هەرێمی کوردستان هاتن بۆ بەغدا بەڵام ئەوەی کە باسییان دەکرد باسی بوجە بوو. ئێستاش بە هیچ شێوەیەک هیچ ڕێنمایەک و هیچ هاوکاریەشیان نیە لەگەڵ ئێمە بێ باششی زۆر هەست پێ دەکرێت لە حکوومەت هەرێمی کوردستان لەمڕۆوە کە ئێمە ئەم کارە دەکەین ئەمە هاوکاریەکە بۆ حکوومەت هەرێمی کوردستان دەبواە ئەمان لەسەر خەتمان لەگەڵمان ئێمە پرۆژه یاسای بودجەمان بۆ نردوونە تێبینەکانتان چیە لەسەری پێمان بڵێن ئەمە جوابێکی ئۆتۆمامە دەست نەکەوتنەوە لە حکوومەت هەرێمی کوردستان لە بەرپرسانی کە تەوەجوی خۆیان دیاری بکەن ئەوان بە تەمای چین نە بە باشە نە بە خراپە تا ئێستا کە هیچ تعلیقێکیان نیە لەسەر ئێمە جگە لە هەندێک لایەنی سیاسی کە حەز دەکەن ئەم بارودۆخە بەردەوام بێت کە ئێستا خەڵکی کوردستان تێدایە ئەگە پشتگیری ئەم دوو پێشنیارەی فراکسیۆنەکەی تر نەکەن هیچ بەدیلێکی باشتریش پێشکەش ناکەن کەواتە یانەوێ ئەم دۆخەی کە هەرێمی کوردستان هەیە وەک خۆی بڕوا بڕێوە کە ئەمەش بەڕاستی بەرپرسیاتیشی مێژوویە ئێمە ئەوەی دە لەسەر خۆمانەوە و ئەندامی پەرلەمان ئیشی ئێمە دەرکردنی یاساکان ئێمە لە یاساکان مافەکە جێگیر دەکەین پاشان شوەکو ئەرچی چاودێری جێبەجێکردنیشی دەکەین و بە هەموو خەڵکی کوردستانشی ڕادەگەینین کە ئەم یاسای بۆ جێبەجێ نەبوو ئەگە جێبەجێ نەکرا ئەگە کەم و کوڕی هەبوو لە مەدانی واقعی ئەم نەسانە نەسی جوانن بەڵام زەمانەت نییە کە وەکو خۆیان جێبەجێ بکرێن بەڵام ئەم ئەومان لەسەرکو ئەندامی پەرلەمانشی خۆمان جێبەجێ دەکەین ئەویتر دەکەوێت و سەر حکوومەتی هەرێم و حکوومەتی ناوەندی لە سۆیەتی مامەڵەکردن لەگەر ئەم یاسایە زۆرمان نەچی ئەمڕۆ لە گردبوونەوەکەی سلێمانی یاداشنامەیەک درایە ئەنجومەن نوێنەرانی عێراق و بە ئێمەش گەیشت هەمان ئەو خاڵانی ئێمە باسییان دەکەین داواکاری خەڵک بوو داواکاری نوێنەری فەرمانبەران و ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی بوو داوا ئەویان دەکرد کە پێویستە حکوومەتی هەرێم پابند بێ حکوومەتی ناوەندیش پابند بێت داوا ئەویان دەکرد کە موچە نەبێتە مەسئلەیەک بۆ مزایدە و بۆ ململانە سیاسەکان و موچەخۆر نەبنە قوربانی نێوان سیاسەکان پشتگیریان لەوە دەکرد کە پێشمەرگە ژمارەیەشی دیاریکراویان بۆ هەبێت و 100,000 پێشمەرگە لە ناو یاسای بوجە جێ بکرێتەوە هەمان داواکاریەکانی چوار فراکسیۆنە کوردستانەکەی هەبوو کە ئێمە ئێستا داکۆشیانە دەکەین و هەوڵە دەین لە ناو یاسای بوجە جێ بکەینەوە. زۆر باشە دوا پرسیارم بۆ بەرزتان سەبارەت بەوەی کە سپەی پرۆژە یاسای بوجە پەسەند دەکرێت بڕیار وایە ئێوارەیەکی درەنگ ڕەنگە دەوری سەعات 5 کۆبوونەوەی پەرلەمان تایبەت بکرێت بە پەسەندکردنی یاسای بوجە ساڵی ڕابردوش بە هەمان شێو و ئێوارەیەکی درەنگ کۆتا بدەیندرێ بە دەنگدانەکە و وێدی زۆرمانەیە کە بەیانی هیچ گرفتێکی ئەوتۆ نەمینێ ئەوە دەمینێ ئەگەر فراکسیۆنێک پشتگیری لە بوجەکە نەکات هەوڵ ئەدات گرفت بۆ کۆبوونەوەکە دروستکانی ساب تێکدایان بخۆی نێتە ژوورە لەناو کۆبوونەوەکە بەڵام ئەگە ئەو چالایەنە کوردیە لەگەردابین ئەوە پرۆژه یاساکە سەر دەگرێت و دەنگدانیشی بۆ دەکرێت. بەڵێ سپاسەکەی کاکزانە کاکتۆر دو پرسیاریشمان بۆ بەڕێستان دوای ئەم جێبەجێ پەسەندکردنی یاسای بوجە پێتان وایە بە تەواوەتی ڕوون دەبێتەوە ئەو حکوومەتی هەرێمە یاخود حکوومەتی بەغدادە پابەندی ڕێکەوتنی نەوتی نابێت کە پێشتر دوو لایەن یەکتریان تۆمەتبار دەکرد خۆی عیبرەت لە هەر یاسا جێبەجێکردنەکەیەتی پێم وایە لەوانەیە حکوومەتی عێراقیش ئەم جارە ئەوە جێبەجێ بکات خۆی باری وەزعی باری موچەخۆران دەزانێت کەوا لە چێ و قەیرانێکدان و هەروەها هیوادارشم هەردوو لا پەیوەست بن بەو بە یاسای بوجەوە بۆی کەوا بتوان خەڵکی کوردستان لەو قەیرانە ڕزگاکەن شتێکی تریش هەیە ساڵان ئەمە لە پەرلەمان بە شێوەیەکی گشتی بوجەیان یان مانجی یەک یان مانجی دوو پەسەند دەکرا بەڵام ئەم ساڵ کە تەماشاکەین ئەوە بەیانەیەکی دوانزەوەنی کاتی خۆیەتی وەختێکی زۆر گونجاوە کەوا بڵێن بوجەکەش پەسەند بەسەر شتێکە بێت لە سەرەتای ساڵی نوێ دەکەیتە بواری جێبەجێکردنەوە بۆ خۆی بە ژێرە یاسای بوجە لە یەکی ساڵ 2017ەوە تا سیویەکی دوانزەی 2017 هەر داهاتێکی عێراق داهاتیە بێ دەخرێتە سەر ئەو بوجەوە ئەگە پارەی بوجەکە بەشی کرد تەواو بوو ئەگەر پارەکە زیاد بوو بڵێن زیاد بوو دەخرێتە بودجێ ساڵی داهاتوە هیوادارم حکوومەتی هەرێمی کوردستانیش بە زووترین کات یاسای بوجەدانێت و پەرلەمان کارا بکاتەوە بۆی کەوا ئەو یاساش یاسای بوجەش لە ئەمەی کوردستان باز بکرێت بۆی بزانین ئەو پارێک لە کوردستان چۆن سەرف دەکرێت. بەڕێز دکتۆر بەیازیت حەسەن ئەندامی پێشووی پەرلەمانی عێراق زۆر سپاس بۆ بەڕێزتان هەروەها زۆر سپاس بۆ کاکزانا ڕۆستایی ئەندامی پەرلەمانی عێراق کە بەڕێزیشان لە بەغدادەوە لەگەڵمان بوو سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بۆ هاوکارم تا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ.
بەرنامەی ئەمڕۆ بە سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئاڵتونسا. ئەسێ یەکەمین مۆبایلی مارکەی کوردی. کۆمپانیای ئەسێ بە لە بەرچاوگرتنی قەیرانی دارایی مۆبایلە تایبەتەکانی دەکاتە قستی مانگانە. Q4 14,000 دینار، Q5 17,000 دینار. پەلە بکە بەبە بەخاوەنی یەکێک لە مۆبایلەکانی ئەسێ کە 2 مۆدێل و 4 ڕنگ لە خۆ دەگرێت بە قستی زۆر گونجاو. ئەسێ پێشەنگی تەکنەلۆژیای نوێ. نهێنیم سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئاڵتونسای تەمێکی ڕاستەقینە و 100% سروشتی نۆشی کەو هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە. کاتر نییە بچیتە بازار بۆ کڕینی پێداویستی ئەلیکترۆنیەکان وەک هەمیشە کۆمپانیای ئەسێ خزمەتگوزاری نوێی بۆ ئامادەکردوون. ئێستا دەتوانیت لە ڕێگەی ئینتەرنێتەوە سەرجەم ئامێرەکانی کۆمپانیای ئەسێ بکڕی و هەموو جۆرە کارتێکی موبایل و ئینتەرنێت بەدەست بخەیت. ئێمە بۆتان دەگەێنینە ماڵ و شوێنی کارەکانتان. لە ڕێگای کارتی ئەسێەوە ئەبیتە بەشداربووی سەرەکی ئەم خزمەتگوزاریە. لە $25 زیاتر پێداویستی بکڕە و کرێ گواستنەوەکەت لەسەر کۆمپانیا دەبێت. ئەسێ پێشەنگی تەکنەلۆژیای نوێ.